داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانە هاوکارم بێ بتوانێت ڤیزەیەکم باتێ. مەکتەبی نووسینگەی کاقوبات هاتن سەردانیان کردم و عدیوەیان ناومەتەیە بمبەن بۆ دەرەوەی هەرێم، هەتا لە سویسراوە لە سویدەوە لە ئەڵمانیاوە هەموویڵێ بەس بی تاوەی تر خۆمان ئاگامان لە هەموو شتێکەیە بێ. دوایەوەی لە دوو هەفتەی ڕابردوودا سەردانی هونەرمەند ڕێبوار ڕەحیم ڕێواری بەرنامەمان کرد، دۆخی تەندروستی چاوی باش نەبوو، بۆیە پێویستی بۆ کە بچێتە دەروی وڵات. بۆیە لە ئێسادا ژمارەیەک لە خێرخوازان و هەم لایەنی حکومی سەردانیان کردو و وعدیوان پێداوە کە ئەوان بیبەنە دەروی وڵات. من ئەمڕۆ هاتوومەتەوە بەلای کاک ڕێبوار دوایە کە لە وڵاتی ئێرانیش گەڕاوەت. کاک ڕێبوار سڵاوە لێ بێ. هەڵوەس چۆنە؟ وەڵایتە خوار ڕەحم کا باشە بینی ئینشەڵڵا. چی بوو لە ئێران؟ وەڵایتە دەرزی بلیا و بەڵامەیە چاوەکەی کەشم تووشی شەکرە بووە. ئەوەی تریشە؟ باڵێ. هەواڵێکی زۆر بڵاو بوو کە جێگری سەرۆکی حکوومەت نوێنەرەکەی سەردانی کردویت. چی بوو چی ڕوویە؟ وەڵا لەم شەوانە و برادرانە هاتن مەکتەبی نووسینگەی کاقوبات هاتن سەردانیان کردم و عدیوەیان ناومەتەیە بمبەن بۆ دەرەوەی هەرێم. بە سەرجەم تێچووەکەشەوە بەخوا واڵێن ئێتر بیکەن ماڵیان ئاوە بێ من مەمنونیانم. ئەوان دڵنیایی ئەوەیان نەکە ئەو ڤیزێ بۆرگرن؟ وەڵاهی تر وعدیان ناوێتە خۆش خوای زانە و زروفی وڵاتەکە ئازانێت. ئێتر منیش چاوەڕێی ئەوانم بە زووترین کات هاوکارە من بۆی ئەو چاوی کەشم لە دەستنێ. من ژماری زۆر لە کەسانی دڵسۆز و هونەردۆست و خێرخواز پەیوەندیان پێوە کردم بۆ ئەوەی کە شتێک بۆ جەنابێ بکرێت. چی بۆ کەساناڵیت؟ وەڵام من چاویان ماجەکەم ڕێزمەیە بۆیان خۆشم خەڵک زۆری ساڵی پێوە کردوم، حتا لە سویسراوە لە سویدەوە لە ئەڵمانیاوە هەموویڵێ بەس بی تاوەی تر خۆمان ئاگامان لە هەموو شتێکەیە بێ. ڕێز و حورمەتمێ بۆ هەر هەمویان، بۆ ئەوانەی کوردستان، بۆ ئەوانەی دەرەوە، حتا لە ئێرانیشەوە لەم یەک دووشەوە تەلەفۆنیان بۆ کردم. کاک ڕێبوار ئەوەی کە هەبوو ئەمە باسی هاوڵاتیان و کەسانی خێرخواز و سەرمایەدارەکەین. ئەیوەکو هونەرمەندان کاردانیان چی بوو؟ نا من گلەی لە هونەرمەندان ناکەم، چکە ئێستا زۆربەی هونەرمەندان خۆیان نەخۆشن. ئێمە دەرگام کراوەیە ڕقەی مۆبایلەکەشم هەموو ئەزانن. مەبەستی بێت تۆ مەبەستێ بۆ مە دوو جار لەم هەفتەیە بێ بۆ لای من، ئەویش مەبەستی بێت تەلەفۆنێکم بۆکە یا سەردان بکە. ئەوەی هاتووە بە خێر بێ سەر و سەرچاو، ئەوەشی نەهاتووە هەر بە خێر بێ سەر و سەرچاو. گلەی لە هیچ کەسێ ناکەم. کە لە وڵاتی ئێران بووی قسەمان کرد بە تەلەفۆن. دکتۆرەکە چی وت کۆتاجار لەوێ؟ وڵایتە دەرزیەکەی لێواڵە بووی ئەو دەرزی لێ بووی چاوی چەپەکە تەواو چۆر نەبێ بەیەکە بنووسە، چکاڵێ گەر چۆر بێت ئەبێ شوشەی بۆ دانێم یا بێت چاوەکە بگۆڕێ. بەزایە تازە تەمەنی من چاوی تازە وەرەگرێت باوەڕ ناکەم وەری بگرێ. واتە چاوێکی بەخشراو؟ ئەبێت چاوێکی بەخشراو. لەوێ تەڵان خۆ لێران بەپارێ بەپارە بیکڕ، بەڵام ئایا جیسمی من وەریەگرێ لەوانێ وەری نەگرێت. ئەمە لێک هەیە دکتۆرە کاڵێکی؟ دکتۆری تاران هەرەوەیە کاڵێ تری شەڵڵا چاگە بێ. بەزەوە من ساڵێک و سێ مانگە هەر دەرزی لێم، ئەمەم دەرزی لێیاوە یعنی خەریکە کونکونە بێ پێستە سپێکەی. ناڕەحەت نییە، ئازارە نییە؟ جارجار بە بەڕاڵ جارجار چۆن دەرزیەکە هەستەکەم دەرزیەکە تازە لێنەوە. ئەیتە خۆم ماوەتە دەستخوای گەورە و دوعای ئەو خەڵکەم بەسە کە ئەوە دوعام بۆکەن. سپاسی هەموو ئەو کەساناکەین کە هاتوونەتە سەر هێڵ بۆم بابەتی ماچەکەم زۆم شێوی چەندین هونەرمەند سەردانیان کردوم، یعنی ڕۆژانە سەردان بکەن. کێ زۆر بەخەم تۆی لە هونەرمەندەکان؟ بەخوایتە تایەتی ناو ناڵم بۆی عاجز نەبن، چکە ئێستا ناویشی بڵێیشیشی کە عاجزە بێ ئەجینە ئەوانە هەر لە دڵی خۆمان تایەتی دانیشان تاک بێت. هەڵا تایەتی چۆن تایە نییە؟ ئەرە وەڵا کاک ئەحمەد ڕەوف زۆر لێمە پرسێتەوە. ئەحمەد ڕەوف جارە هەفتە نییە سرم لێنیا بێ لە تەلەفۆنەکەی. ئەرە وەڵا هونەرمەندێکی دڵسۆز. کاک ئەحمە گاڵتەی پێ ناکرێ ئەحمەد ڕەوف. هەمووی زۆر بێت دەستی خۆش بێت. هەمویان وەکو کاک ئەحمەوان بۆ من هەمویانم خۆشی خۆڕق لە کەسیان نییە. هاتن بەخێر بن، نەژاتنی تر ماڵیان ناوە بێ، زۆرم لەسەر کەس نییە. کاکە دیلانجیان گرنگەوەی جەنابێت تەندروست باش بیت بگەیتە وڵاتی سویسرا و چارەسەرەکە و بۆ بکرێت. ئینشەڵڵا بە ئیزنی و خوای گەورێ گەر خوا هیدایەت بات و کاقوبات دڵیان نەرم بێت زووە ڤیزێم بۆ وەربگرن بۆی زوو مشوری خۆم بخۆم. هیوادارین لەم مینبەرەوە ئەوان جۆبیستی ئەم بابەتە ببن
ئێمە لە خزمەت هەموو هونەرمەندیەکەین ئەوی بێ ئێمە بکرێت دەخینە سەر چاومان. من هەرزووتم تۆ دۆستی هونەرمەندانی خوانە و بڕۆ تەمەنە درێژ بێ. منی چم نەکردو و تەنها ئەرکی سەرشانی خۆم بەجێگەیاندووە. سپاسی هەموو کەسانەشەکەین کە وەڵامی داواکارێکی ئەمەیان ناوەتەوە. زۆر سپاسی ئەو خەڵکەش دەکەم کە بە لایک و کۆمنتەوە کۆمنتە جوانەکانیان چاویان مازەکەم وەزانم چاوم چاک بۆ تۆ کە جۆم لە قسێ ئەو خەڵکا بێ و ئەو تەلەفۆنم بووەکەن وەزام هەردوو چاومی شەکات. ئینشەڵڵا سەلامەتی بیستان بەڵێ ئەوی جۆبیستی بوونەمە تایبەتە بە دوایین زانیاریەکان لە بارەی بردنە دەروی وڵاتی هونەرمەند ڕێبوار ڕەحیم کە لە دوو ڕۆژی ڕابردوودا نوێنەری جێگری سەرۆکی حکوومەت هێرمی کوردستان سەردانی کردووە بڕیاریەوەیان داوە کە بەڵێن ئەویان پێداوە کە ڤیزەی بۆ وەربگرن و تێچووی سەرجەم چارەسەرەکانی بۆ دابین بکەن.